الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. عزیزان و خۆشەویستانم، ئینسانی موسڵمان لە هەموو شتێکە لە سەرخۆیی پێویستی بەوەیە کە جێپەکانی خۆی قایم کە ئینجا هەنگاو بنێ، پێویستی بەوەیە پەلە نەکات، ڕاکەڕاک بۆ هیچ شتێک نەکات لەسەر زەویە، تاکە شتێک کە ئینسان پێویست ئەکا بە پەلە بەرەو پیری بڕوا و فرارکە بەرەو پیری بریتە لە لایەنی ڕۆح و دینداری. مەقامێک هەیە لە تەسەووفە پێوتێ مەقام الفرار یا منزلة الفرار، ڕاکردن، منزلەی ڕاکردن، بەدەمەوە چوون، فریاکەوتن، بە پەلە ڕۆیشتن، کە ئەم منزلە لە قورئانە خوای گەورە باسی کردووە کە ئەفەرمێ فەفروا إلى الله، ڕاکەن بەرەو پیری خوا. ڕاکردن بەرەو پیری خوا، پەلەکردن لە پێناو خوا، ئەبێ ئەمە بزانین چییە و چۆنە. زانایان ئەفەرمون دوو جۆر ڕاکردنمان هەیە، ڕاکردن لە خوا، ڕاکردن بۆ لای خوا. ئەفەرمون کەسە جاهیلەکان هەموو ژیانیان ڕاکردنە لە خوا، و ئەزان لە خوا خۆیان ئەشارنەوە. زاناکانیش داناکانیش خەڵکی دینیش هەمیشە ڕاکردنیان بۆ لای خوایە جەل جەلالوه. کاتێک کە باسی دەرەجاتەکان ئەکەین، ئایا چۆن ئینسان بەرەو پیری خوا جەل جەلالوه بڕوا و بە چ شێوازێک لە چیەوە دەست پێ بکە، فەرموویانە بۆ عامەتی خەڵک سێ پلە هەیە کە ئەبێ ڕاکاتیانە. یەکەمیان من الجهل إلى العلم عقدا وسعيا، ئەوەی ئینسان لە جەهلەوە ڕابکە، لە نەزانی ڕابکە بەرەو علم و زانست، عقدێکی گەورە ناخیا هەبێت و هەوڵێکی جددیش هەبێ بووی. ئێمە زۆر کات سبحان الله لە دوو خاڵە هەستەکەی خەڵکی موسڵمان گیرۆدە ئەبێ لە مەسەلەی خوێندنە. یەک عقدێکی بەهێزی نییە، ناخێکی عەزم و جەزمی نییە بۆ ئێ بخوێنێ. دوو ئەگەر عقدێکیشی هەیە سعی ناکات، خۆی مانوو ناکە، بە دوایە ناگەڕێ. وەڵاهی ئینسان ژیانی زانایان ئەخوێنێتەوە لەم خاڵەیە سەرە سوڕەمێنێ. جاری وا هەیە پیاو باشێک ئەبینی هەموو حیاتی خۆی سەرف کرد لە پێناوی پاراستنی حەدیثی پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم. کاتێ فتنەی ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەستی پێکرد لە بەغدا و مەنعیان کرد لەوەی کە خەڵک ببینێ. یەکێک لە زانا زۆر گەورەکانی جیهان وەکو سوالکەر ڕۆژانە ئەچوو ئەپاڕایەوە لە خەڵک شتێکی بنێتە ئەگەیشتە ماڵی ئیمامی ئەحمەد و یەک فەرمایشتی لێ وەرەگرت. سعیکردن لە حیاتە بۆ خزمەتی دین زۆر گەورەیە. ئێمە ئەمڕۆ یان عەزم نییە و سعی هەیە، تەڵەبەیەکە بینی ئەڵێ وەڵاهی ماوەسا من زۆر سعی ئەەکەم بەس نازانم نایەتەوە زەهنم فێر نابم لەبیرم ئەچێتەوە. ئەو هۆکاریەوەی عەزمی ناخی نییە. ئەگەر ئینسان بە ناخەوەشت بخوێنێتەوە قەت لە یادی ناکە. یان کەسێکی تر ئەبینی عەزمی هەیە حەزی پێ ئەکا بەڵام خۆی مانوو ناکات لە پێناوێ. ئەم دوو خاڵە هەردووکیان کۆبێتەوە یەکەمین و سەرەتای ڕاکردنە بەرەو لای خوا، کە ئەویش ئەوەی ئینسان ئەبێ هەموو ڕۆژی ئینسانی موسڵمان لە جەهالەتی خۆی شتێکی لابردەبێ و هەوڵی دابێت ئللا شتێکی زیاد کرد بێت لە معریفەی دینی خۆی، نەک معریفەی دنیەوی. بەخوا عەزیزانم ئەمڕۆ زەمانێکە معریفەی دنیەویمان ڕۆژانە زیادەکە. ڕۆژانە تۆ بزانە ئێمە چۆن لە ڕووی دنیاوە زیادەکەین، ئەی لە ڕووی دینەوە، ئەی معریفەی دینیمان. ئێمە مەجالیسەکانمان ئەمڕۆ مەجالیسی غەیبەت و مەجالیسی باسی خەڵک و مەجالیسی سیاسەتی درۆ ئەمانەیە. بینەما ئەوێ مەجالیسەکانمان مەجالیسی ذیکر و ئەوراد و فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەیاندن و ئەم بابەتانە بێ. بەخوا کە ئەمە عەرستانەکەم بەس عامەی خەڵک وان نییە، لە چینی ماوەسایانی ئاینەوە بۆ هەموو چینەکان هەمووی ئەوەی لێ هاتووە. باسی سیاست و قسەکردن لەسەر سیاست و غەم خواردن بۆ دنیامان
کە لە ئەساسا بەڕاستی ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ زیاتر لە 50 ساڵی لەمەوە بەری ئێرەی خۆمان کوردستانی خۆمان 6 ساڵ 70 ساڵ لەمەوە پێش مەجالیسی ئێمە چی بوو شعری ئێمە شعری کوردی چی بوو هەمووی لە پێناوی خواناسی و مەشغوڵ کرابوو هەموو ئومەتەکە بەچی بەو لایەنە خواناسیەوە کە ئەوە ئەساسێکی زۆر گەورە بوو کە خەڵکی لە فەوتان ڕزگار کرد بەس لە ئەمڕۆیە ئینقاذی ئیمان لەوایە کە ئینسان جەهالەتی خۆی ڕۆژانە لابە بەوەی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەفسیری ئاەتی قورئان زیاد کە ئەتۆ بزانە ئێمە ڕۆژانە مەجالیسەکانمان چۆنە نوێکردنەوەی تێیە بۆ دین بەردەوام خەریکین خۆمان نوێ بکەینەوە لە خواناسیمانە یان خۆمان مەشغوڵ کردەوە بە شتانی لاوەکیەوە وەلەما فەرمویانە دوو جۆر جەهل هەیە و دوو جۆر عیلم هەیە جەهل لە زانستە جەهل لە کردەوە ئەمە جاری وایە زانایەک ئەبینی جەهلی نییە لە عیلمە تەواو بەڵام جەهلی هەیە لە کردەوە شەیطان پێ ئوترە جاهل جاهل نییە لە عیلمە جاهلە لە کردەوە ئەبوو جەهل پێ ئوترێ جاهل خۆ ئەبوو جەهل هەرچی خەڵکی ئەم زمانەی کۆی کەرەوە بەقەدر ئەبوو جەهل نەحو و سەرف و بەلاغە و ئەوانەی نەئەزانی لە مەعانی قورئان تێ ئەگەیشت خۆ لە عیلمە جاهل نەبوو لە کردەوە جاهل بوو بۆیە زۆر کات ئەبینی حتا کەسێک سێرەکەی خۆی قاڵەکاتەوە هەموو عمری خۆی خەریکی خوێندنی عەقیدە ئەبێ زۆر کات ئەو بابەتە ورد کردوێتەوە کە بەڕاستی عەقیدە بریتی نیە لە خوێندن عەقیدە بریتە لە کردن و جێبەجێکردن بۆیە فەرقی ئێمە و ئەوانەی پێش خۆمان سەلەفی ساڵح چی بوو سەلەفی ساڵح عەقیدەیان جێبەجێ ئەکرد ئێمە عەقیدە فێرە بین ئەمانە بیزانین بۆیە پێویستمان بەوەیە شۆڕشێ بکەین ڕاکردنێ بکەین هەڵوێستەیەکی بەهێزکەین لە نازانیەوە دەرچین بەرەوزانین کاتێک موسا عەلەیهی السەلام لە مەسەلەی جەهلە ئەفەرمێکی ئەعوذ بالله ئەن ئەکوونە من الجاهلین ئەمە لە جوابی چیە ئەڵێ کاتی ئەوان پێڵێ ئەتەتەخیذونا هوزووە گاڵتەمان پێ ئەەکەی باش ئەمە کردەوەی عەمەلە ئەوڵێ ئەعوذ بالله ئەن ئەکوونە من الجاهلین كاتي يوسف عليه السلام وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين باسي كردواءك كابو كردوي جاهلان من هي وهروها نعلمي ونزانيني جاهلان من هي إما لهردو كان بفرارك أدي قد بدأ إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة يعملون سوء عمل أكن بنزاني كابو نزانين هي لمسائل عمل بويا برز كان خاڵی یەکەم لە فرار بۆ لای خوا بەرەو لای خوا چوون ڕاکردن بەرەو لای خوا بەهۆ ئەبێ ئینسان لە جەهل واز بێنێ بەرەو خوا بڕوا لە معانیەکانی حەقیقەتی ئیلاهی چ لە ڕووی معریفەوە معریفەی زیادکە چ لە ڕووی کردەوەی جوانکە ئەمە بریتە لە ڕاکردن بەرەو لای خوا ڕەب العالەمین ئەفەرمێ ئیبن مەسعود هەموو کات پێیان ئەوت یانوت کە ڕاکردن بەرەو لای خوا چۆنە ئەفەرمووی ڕاکردنە لە گوناه بۆ چاکەکاری واتە ڕاکردنە لە کردەوە خراپەکان لە خۆت دابڕنی کردەوەی باش لە جێگەیانە دابنی زمان هیچ نییە عەزیزان ئێمە زۆر کات ئەبینین کەسێک مەسەلەن بە زمان هیچ مشکلەیەکی بەڵام لە کردەوە سەرەکەی نوقسانە ئێمە هەمیشە لە باسی عەقیدە ئەڵێن چی عەقیدە بریتیە لە عەزمێک لە دڵی ئینسانە زمان ئیقراری پێکە کردەوە شاهیدی لەسەر ئەدا خۆ زمان شاهیدی لەسەر عەقیدە نادا سەر دینداری نادا سەر خواناسی نادا 100 ساڵ کابرا بە زمان هاوارکە کردەوەکانی دلیل لەسەرەوەی ئایا ڕاستەکە یان نا بۆیە ئێمە پێویستمان بە شۆڕشێکی گەورە هەیە لە مەسەلەی نەزانیەوە هەنگاو بنێن بەرەو چی بەرەو زانایەتی چ لە کردەوە چ لە علم و زانستە دووهەمین خاڵ کە بۆ عامەی خەڵک ئەبێ بەرەو پیری خوا بڕۆن ئەوەیە لە تەمەڵی ومن الكسل إلى التشمير جدا وعزما أبي للتملي إنسان واز بيني خوي هلكات زور بعزم وجزمه برو دينداري خوا ناسي برو كسنا الله من تملني مسائل التملي موزعة بسر همو كرده وكان إنسان كسيك أبيني لخوا زور وريا وآزايا لكارو كسابتها تمل لكارو كسابتها زور وريا وآزايا لسياقتها تملي أنواعي هي همو جۆرەکانی جەهلی ئینسان ئەکاتە چی ئەکاتە تەمەڵی بۆیە ئینسانی موسڵمان فرار بۆ لای خوا چۆن ئەکات چۆن بەرەو لای خوا ئەڕوا ئەوەیە واز لە هەموو جۆرەکانی تەمەڵی بێنێ
عزمی جزم کا بەتایبەتی لە خواناسیە بەخوا ئێمە لە دنیای عیبمان نییە بڕواکەن لە دنیایە ئێمە وا تێگەیشتون ژمارە بریتە لە ڕسق بۆی ئەوە سەرمان لێ تێک چووە وازانین کەسێ ژمارەی زۆرتر بێ پارەی زۆرتر بێ خانووی زۆرتر بێ زەوی زۆرتر بێ بە ژمارە ئەمە دەوڵەمەندترە ناوەڵا ئەو کەسەی کەوە سکی تێرە تەنها ئەوەیە ئەوە ڕسقی دراوە ئەوە ئەگەر سکی خاڵی بوو ئینجا ئەکاتە ئەوەی کە ئەم کەسە فەقیرە ئەم کەسە نەبووە نەدارە ئەمڕۆ ئێمە لە ژمارە کافر ئیشێکی زۆر گەورەی کرد لەسەر خەڵکی موسڵمان جاران کەسی موسڵمان بەیانی بکردایەتەوە قومەنانێکی و قومەئاوێک و تیکەنانێکی هەبووە تێری پێ بخواردێت تەواو ئیتر شۆڕشی بەرپا ئەکرد بیری لەوە ئەکردەوە حکمی خوا چۆن لەسەر زەویا جێبەجێکە ئەمڕۆ مرۆڤ وهای لێ هاتووە نرکەوناڵەیە لەژێر ئەوروپایە چۆن حەضارەتی ئەوروپی هاتووە مرۆڤی وا لێ کردو حتا ئەو ڕۆژەی ئەمری خەریکە بی فریاژ ناکەوی بەخوا ئینسان جاری وایە لە پیریە خانووی پێ ئەڕوخێن و پێ ئەکەنەوە طبعا فەرمایشتێکە ئەفەرمێ خوای گەورە ویستی غەزەب لە قەومێ بگرێ مەشغوڵیانەکە بە قوڕەوە قوڕ یعنی چی یعنی بەس خانوو تێکێن و ئەیکەنەوە ژیانیان هەموو ئەفەوتێ ئەمریان ئەفەوتێ بۆ چونکە ڕۆژانە تەتەوڕاتی حەیات وهاد لێ ئەکە ئەنواع زۆر ئەمڕۆ خانووەکان ئەوروپین سبەینێ ڕووسین ڕۆژێکی تر سینین ئەمر تەواو ئەبێ خانوو تەواو نابێ ئەمر تەواو ئەبێ مۆدێلات تەواو نابێ بۆیە ئینسانی موسڵمان پێویستی بەوەیە لە تەمەڵی واز بێنێ ڕووبکاتە خواناس تخوا ئەگەر تەمەڵی نەبێ باشە چیتیە مرۆڤ ئەگەر هەڵسێ شەو نوێژ بکە چیتیە ئەگەر ڕۆژانە چۆن بەرنامەی دانەوە خواردن ئەخوا ئەوە بەرنامەدانێ لە خزمەت قورئانە بێ چیتیە ڕۆژانە 1000 سەڵەوات بۆ پێغەمبەریان صلی الله عليه وسلم بنێرێ 100 سەڵەواتی بۆ بنێرێ چیتیە ئەگەر ئینسان بەیانیان و ئێواران ذیکرەکان بخوێنێ ئەمە هەمووی نیشانی تەمەڵیە کە ئینسان وا ئەکات کە نەتوانێت ئەم کردەوە جوانە بەرز کاتەوە بۆیە زۆر کات ئینسان ئەگاتە ئاستێکی وەها پێی وایە هەموو دین لە شتێکی بچکۆلە کۆ ئەکاتەوە ئیتر وا تەسەوڕەکە بەس ئەمە واللهی تاقەی هەر مرۆڤێک ئەگەر هەر هەمووی بکەوێتە گەڕ کوڕی زەوی بۆ ئەو کەمە هێشتا کەمە ئێمە حیاتی پیاوە گەورەکان کە ئەخوێنەوە لە خزمەتیانە ئەوەستین سێرەکە یەک کەس ئەوەندە کەسی موسڵمان کرد ئەوەندە خانووی کردەوە ئەوەندە مزگەوتی کردەوە ئەوەندە دارولئەیتام خانوو بۆ هەتیوان کردەوە ئەوەندە بیری لێدا ئەوەندە باش ئەمانە بە چی کرد چۆن فریا کەوت ئەوەندە دەرسی وتەوە ئەوەندە خزمەتی دینی کرد واللهی کە لە خزمەت ئەو پیاوە گەورانە لە حیاتیانە ئەوەستی سرت سوڕەمێن باشە وەرە علمێکی نوێ تا ئێستا کەس دەرکی پێ نەکرد بە ئیبن سەلاحی شارەزووری تۆ بێ دەرکی پێ بکەیت علمی ئیسناد دابنێ بۆ نەقڵکردنی قسە ئیمامی شافعی وەرە عەقڵت بکەوێتە گەڕ بە شێوازێکی وها ئوسولی دین دابنی باشە ئوسولی فقه دابنی تا خەڵک بێت هەتا ئێستاش خەڵک لەسەر ئەو ڕێباز و ڕێڕەوەی ئەوانە ئەڕوا باشە ئەمانە مرۆڤ نەبوون وەکو ئێمە ئەم هێزە چی بوو لە ناخیانە کە ئەوەندە بەهێز بوو ئێستا ئێمە ڕۆئەکەی جاری وا هەیە بایەعێک چەند نەفەری لایە ئێمە ئەوە نەفەرمان پێ ناچێ بەڕێوە وڵاتێکی گەورە پێ ناچێ بەڕێوە حکوومەتێکی گەورە گران 4 مۆزەفی ڕەکپێ پێ ناچێ بەڕێوە بۆ چونکە هیممەت نییە هەمووی خەریکی تەمەڵیە تەوەزەلیە پاڵکەوتنە خەوتنە هیچێک لە زانایان ئەفەرمێ ئەبێ لە هەموو ئاژەڵەکان ئینسان ئیسفادە بکە ئەڵێ بە حەیاتان بینیوتانە مێرولە لەسەر ئیشەکەی خۆی بخەوێ بینیوتانە پاڵی لێباتەوە بینیوتانە ئیسراحەتێ بکە چونکە کاتی ئیشە و کاتی ئیسراحەت کەسی موسڵمان ئەبێ بۆ شێوازە بێت پێویستمان بە خاڵی دووەم بۆ ڕۆیشتن بەرەو لای خوا ئەوەیە کە قۆڵی لێ هەڵماڵین خۆمان تون بکەینەوە ئازایانە خەریکی کار بین لە تەمەڵی واز بێنین سێهەمین دانە ومن الضيق إلى السعة ثقة ورجاء إنساني مسلمان أبين لضيقتي نفسي خوي درسي وبشبستن بخوا بڕواکە ئینسان ئەگەر سەیری سنگی خۆی کە هەمیشە غەمبار مات مەلول بێتاقەت بێزار دنیای لێتەوە یەک نازانێت چی بکە ئەمساڵ چۆن ژیان بەرێتە سەر چونکە نفسی ئینسان بچووکە گەورە نابینێ بەڵام ئەگەر پشتی بەخوا بەست ئیعتیسامی بەو کرد واللهی هەرچی شتە بەلایەوە بچووکە بێت وتەنەبی قسەیەکی هەیە ئەفەرمێ ويعظم في عين الصغير العظائم
ويعظم في عين الصغير الصغائر ويصغر في عين العظيم العظائم. أفرمي كسي بچوك شتي بچكولي زور لا قوري بلام كسي قوري شتي زور قوري لبيشاوي زور بچوكيته بيشاوي. والله أو كسي كبشت بخوا بس همو أمنا راحت يعني الدنيا كبسريا تي أفر زور بس سادة وبچوك سيريانك مروف زور سيرة برواكن جاري وهي إنسانك زور عزيمتي برز لبرانبر منا ومردنك همو حياتي أفوتي. كسي كتير لبرانبر دايك وباوك مردنا همو حياتي أفوتي. كسي كتير لبرانبر توز الزرة كإيكا تصورك كان لم وضعيك بسر هريمي كردستان هاتوا چندين كسم بيني وخانوكي سياركي هندي باريس زري كردو توشي نخوشي نفسي هاتو. أما كسي بشوكا أما سيقي بخواكما متماني بخواكما وين رب العالمين بو عظمتي خوي بل رزقي تو لسر من يا عبدك تو خليكي پروردي من الله كان بحق بس رزقي انا ونبي من رزقي تو من الله كان ادم ام هل راك ورزقي من الله كان متشاوي لرزقي من الله كان ام اعتمادا لناخي انسانا والله انسان زور ارامكاتو ام فرارب ولا اخوا راكدنا ولا اخوا لمسائل جهله لمسائل تنبليه لمسائل سنجي بتشوكي خومانا بيسمان بوي برو لا اخوا بروين شون منارك لي أدي يكسر رأك باوشك بدايكات شونك أزاني ملاذي آمن بو أو شوني إسراحات بو أو باوشي دايكتي. والله كسي إيمان دار أبي همو الرجك كاني جيان كالرقا كاني لي جيرا راكاتو ولا خوي خوي برو أبي رابكا تخوى أيبنية إما بو دنيا من زو قرجو قولو أزاو راكر بلان بو دين من فراموش سس تمل نتواني نوجيكي تراويح بجواني بكين نتواني لخزمة ختمك قرآن بين نتواني دعايك راك بيكين هموش تكمان هربو الدنيا دنيا عزيزة كان منزليك زور قورة لمنازل أهل التصوف بريتيا لوي كإنسان برو خوار راكا ابن القيم رضا رحمتي خواه لبي أفرمي سعيد كي سعيد أو كسي هميشا لبيري أولا لتشلايك وسوچك وراكا برو لا يخو أو كسا خوش بخت أوي كرأك ودنيا إما كرأك ودنيا هموما كبلاماري دنيا أدن سعيد وخوش بخت نين بويا آرامي دزگير من نابي جيان من أفوتي بير بين آرامي من دزگير نبو براسي بيسمان بويا هريا كمان لآسي خويا طالب العلمك طالب الدنياك طالب تمالي همو طالب كان الدنيا هر هما بيكوا الرقي خومن بقورين هيز بين برخومن برو خوا بروين بخوا الدنياش ما نبي وآخرتش ما نبي. والله أجر برشتش ما كرد خوا هردوكي خسارة من دي هردوكي عن أبين للدنيا هر أو ما في أبرك وما تحديد كراوة لآخرتي شاس شر مزالي بردم رب العالمين أبين. خوايا داول لي أكين بناوي جوانت بصفتي برزد باسمي عظم الدرجة كاني خير بس الظلمنا بكروا يا أكرم الأكرمين. خوايا بمان جرى لو عبداني بهيزو تواناو بلاماري دينكي تو أدنو سرخري دينكي تون يا أكرم الأكرمين. يا ربي خوايا داول لي أكين بناوي جوانت بصفتي برزد باسمي عظم خوايا عزم وجزمي ناخمان بهيسك خزمة كريم أن ودينك بهيسك بمان جرى لو عبداني كهمشا رقيان لله يا أكرم الأكرمين. من جرى لو عبداني سريان برزة بتو بشتيان قائمة بتو يا أكرم الأكرمين. خويا من جرى بو عبداني ضليان بيوست بتو يا ربي. خويا ضلمان بيوسك بخوت يا أكرم الأكرمين. خويا ضلمان بيوسك بخوت يا ربي. خويا هم مراخي دنيا يا أكرم الأكرمين لسرشان منسوك يا رب العالمين. يا ربي خويا جان إما لما رسالة برخاتي توكوبو نتو بزماني بالرجوع هاتوا يتأمشون يا رب العالمين. خويا جان دعاء كان من لقبولك ذكر أوراد من لقبولك الرجوع كان من لقبولك خويا جان تراويح كان من لقبولك قرآن خيندن من لقبولك همت من بو خوا ناسي زيادك مزقوت كان من بي أودانك شو كان من بو زندوك بمن جرى لو عبداني يا ربي پروردگارك لشوانا لبيني تو لبين خويا نتويا يا أكرم الأكرمين. نزا كان برزكنا وذكر كان برزكنا وببيع أقداري مخلوقات كان پروردگارا بيواندي بهيز لقبتويا أبستن. خويا ممان جرى لو عبداني كوا پشتكنتو ممان جرى لو عبداني لبيش شاوي خلقا خويا جوان أكن يا ربي پروردگارا لپشتو خراپكاري أكن يا ربي خويا جان بزي بسر منا ببارينا بزي بسر منا ببارينا
يا أكرم الأكرمين خويا لجناهي دايكو باكمان مبورة لجناهي براو خشكان من مبورة لجناهي خزمك سكار من مبورة لجناهي ما وصوق تاي من مبورة يا ربي پروردگارا رحمته ومهرباني خود بسر مانا دأب بارنا عفو منك يا أكرم الأكرمين خويا عفو منك يا أكرم الأكرمين خويا أما هانا من بماليتو هنا وبوي لمن ببوري هانا من بمانجر رمضان هنا وبوي عفو منك يا ربي خويا عفو منك گناهی آشکرا و پنهان من ببوره يا أكرم الأكرمين يا ربي خويا جان بلطفي خود لقل مانا بجولي روا بعفوي خود لقل مانا بجولي روا ببزيي خود لقل مانا بجولي روا خويا لگناهي دايكو باك من ببوره خويا لگناهي مردو كان من ببوره يا ربي خويا لگناهي مردو كان من ببوره يا ربي خويا مردو كان من استمحتاجي دعائك ايمن يا ربي خويا عفويا بك خويا عفويا بك خويا عفويا بك يا ربي خويا جان دعاء كان من لقبولك يا أكرم الأكرمين هركس بياوتيكي لقلاك دون لهم حياتي يا ربي خويا لقناهي أن ببورة يا ربي خويا جان سرفرازي أم دنيا أو دنيا مانك خويا سرفرازي أم دنيا أو دنيا مانك پروردگار داوال لأكن بناوي جواند بصفتي برزد باسم عظمد بركاتي أسمان وزوي بسرمان وبارن ظلمان آرامك مالمان آرامك شارمان آرامك ولات نشتمان من آرامك أمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم آرامك يا ربي خواه جان داوال لأكين بناوي جواند بصفتي برزد باسم عظمت هيش كامك من أمري سبا جنه يلين إلا لسرجم بناه من بورابي سرجم حاجة كاني دنيات بوجه بجي كردبين خواه أوي بحال مال مال دارك أوي بمنال منال بعطاك أوي بمنال خواه جان منال كاني صالحك يا ربي خويا داوال لكن أوي قرزار قرزي سرشاني سوكا أوي نخوش الشفاء وبنيرة يا رب العالمين خويا أوي نخوش الشفاء وبنيرة يا ربي خويا سرفرازي أم دنيا أو دنيا منك خويا سرفرازي أم دنيا أو دنيا منك خويا أو اندحلال ما بدري محتاج حرام من مكة خويا جان دلمان بيوستي مزقودك دلمان بيوستي دينك يا أكرم الأكرمين لم دنيا درمان مكة بإيمان ونبي لم دنيا درمان مكة بشايتمان ونبي خويا أو جنجاني كهداية الداون استقامة بيبخشة أواني كهداية النداون خويا هدايتيان بدا خويا مانجي رمضان بكرة قسمتي همو كرديكي مسلمان يا أكرم الأكرمين يا ربي خويا حياة حرمتي أفرتان من زيادك حجابي شرعي لنا ومانا زيادك سفور لنيوان مانا كم كروا يا أكرم الأكرمين خويا جان بزي خود بسر مانا ببارينا خويا جان بزي خود بسر مانا ببارينا خويا بزي بسر أم ملتا ببارينا يا ربي خويا لدسي كافران وداجر كان رزقار مانك يا ربي خويا داوال لي أكين لدسي كافران وداجر كان رزقار مانك خويا قوت من بخير دسي خلقي صالحة ويا أكرم الأكرمين يا ربي خويا دزو جردو وشتكان لولاتي أمدور خروي يا أكرم الأكرمين أواني بياوي بيقانا خويا لدنيا ومالي أمدور يان خروي يا رب العالمين يا ربي خويا همتي أبو أمتي بيغمري خواه صلى الله عليه وسلم بجار روا قائدك ما ببنير كومان كروا ظلمان يخ يا أكرم الأكرمين حزب حزبنا لبين مانا مهي الله قوم قومنا لبين مانا مهي الله يا ربي پروردگار شار شارنا لبين مانا مهي الله ظلمان يكخ مالمان يكخ يقوش منك يا أكرم الأكرمين بمن كر خزمت كاري أم دينا يا رب العالمين خويا بركة بخركات مانا ويا أكرم الأكرمين خويا بركة بخركات مانا ومال مانا ويا رب العالمين يا ربي خويا جان أم دعانا من قبولك خويا أم دعانا من قبولك يا ربي خويا بحرمتي أمنا لبي قناهاني لقل مانا خويا جان دعا كان من قبولك بحرمتي الرجو كان من دعا كان من قبولك بحرمتي الرشسبية كان من دعا كان من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.